دەستپێک ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست لەو شارە بێگومان چەندین چالاکی هونەری و هەروەها ئەدەبی بە بەردەوامی بەڕێواچێت لەلایەن هونەرمەندان و لەلایەن نووسەران و ئەدیبانی ئەو شارەوە بە خۆشحاڵیەوە لە ئێستا پێشانگەیەکی بڵێن شێوەکاری تایبەت بە یەکێک لە سەرکردە و کەسایەتی هەرە دیارەکانی کورد ئەویش سەرۆک مامجەلالە کە لەلایەن 35 شێوەکارەوە توانراوە کە 35 وێنەی جیاوازی ئەم سەرکردە گەورەی کورد بکێشێت و لە پێشانگایەکی تایبەتە وێنەکان نمایش بکرێن. با بەشداری 35 شێوەکاری شاری کەرکووک پێشانگایەکی شێوەکاری تایبەت با وێنەکانی سەرۆک مامجەلال لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کرایەوە. پێشانگاکە لەلایەن ئاسۆ مامەند سەرۆکی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کرایەوە بە سپۆنسەری هۆشیار هیجران کاندیدی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. لە پێشانگاکەدا شێوەکاران وێنەی سەرۆک مامجەلالیان نەخشاند بوو کە وەک دەربڕینی وەفاوسۆزێک بۆ هەوڵ و خەمخۆری مامجەلال بۆ شاری کەرکووک پێشانگاکە ڕێکخرا بوو. ئەم ئیشەی من بۆ هەواڵ مامجەلال بوو، ئیشێکی تایبەت بوو، تا ئێستا نەکراوە. پێم خۆش بوو پێشانگایەکی شێوەکاری تایبەت بە مامجەلال بکەمەوە. ئەم ئیشە دەمێک بوو هەم بوو لەخوا بە زیاد بێت دەرفەت گونجاو کە ئیشەکەم لەم کاتەیە بکەم. ئەوە زۆرم پێ خۆش بوو بۆ کەسایەتیش وەکو مامجەلال، چونکە مامجەلال سمبولێکە بۆ تەواوی عێراق. مامجەلال یەکێک بوو لەو سەرۆکەکانی کە دووبارەی نییە کە ئەم پێشانگایان کردوتەوە بۆ هەموو کەسێک توانێت سەردانی بکە. لەم پێشانگایە 25 شێوەکار بەشداریان کردووە. دوای ئەوە ژمارەکە زیاد بوو، چونکە شێوەکارەکان پێیان خۆش بوو زیاتر وێنەکانیان بێن و زیاتر بەشداری بکەن. بۆ من جێگای شانازی بوو کە ژمارەکە زیادی کرد، بۆ 35 شێوەکار لە شاری کەرکووک بەشداری تیاندا کرد.